پرۆژەی ئاوی هانەژاڵە لە سنووری ناوچەی نەورۆڵ لە پارێزگای هەڵەبجە کە ناسراوە بە پرۆژەی ئاوی هەڵەبجە سیروان سەی سادق یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان بۆ پاکردنەوە و پەرەپێدانی ئاوی شیاوی خواردنەوە لە بڕ و جۆر و چارەسەرکردنی کێشەی کەماوی لە ناوەندی پارێزگای هەڵەبجە و قەزای سەی سادق و ناحەی سیروان. پرۆژەکە 24 کیلۆمەتر دوورە لە ناوەندی پارێزگاکە و ژمارەی سوودمەندانی پرۆژەکەش زیاترە لە 250,000 کەس. بەپێی گرێبەستێک لە نێوان کۆمپانیای سانگوێنگی کۆری و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە گوژمەی زیاتر لە 124 ملیۆن دۆلار پاڵپشتی کراوە لەلایەن ئاژانسی جایکای ژاپۆنی بە شێوەی قەرزی درێژخایەن بۆ ماوەی 40 ساڵ. لە ساڵی 2013 کۆمپانیاکە دەستی بە دروستکردنی کردووە و لە ساڵی 2016 تەواو بووە. پرۆژەی استراتیژی ئاوی هەڵەبجە سیروان سەی سایق یەکێکە لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێم کە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە ڕاستەوخۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمەوە چاودێری و بە دواتاچوون و هەنگاوەکانی دەستپێکردن و کۆتایی پرۆژەکە کراوە. ئێمەش وەکو تیمێکی بەڕێوەبردن کە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجەوە تیمی بەڕێوەبردنی پرۆژەکەین. ئەم پرۆژەیە بە قەرزی یابانی کراوە لەلایەن لە ڕێگای جایکا ئاژانسی نێودەوڵەتی یابانەوە کراوە. ساڵی 2016 ساڵی 2013 دەستپێکی پرۆژەکە بووە. ساڵی 2016 پرۆژەکە کەوتەگەڕ. هۆکاری دروستکردنی پرۆژەکەش لە ئەنجامی ئەوە بوو کە شاری هەڵەبجە بە بەردەوامی سیروان سەی سایق ژمارەی دانیشتوانی لە زیادبوونایە ئەو سەرچاوانەی کە هەبوون وەکو پێویست لە ڕووی بڕ و جۆرەوە پێویست نەبوون نانەتوانی هاوسەنگ پارسەنگێک دروستکەن بۆ ئەو ژمارە زۆرەی دانیشتوان. خەڵکان دایم تووشی کێشەی بێ ئاوی و نەبوونی ئاوبوون بۆی ئەم پرۆژەیە بنیادناو. پرۆژەکە لە 4 وێزگەی سەرەکی پێک دێت کە کۆمەڵێک پرۆسەی تێدا ئەنجام دەدرێت وەک وەرگرتن، بەرزکردنەوە، نیشتن و پاکشکردنەوە لە ڕێگەی بەکارهێنانی هەندێک مادەی کیمیاوی ڕێگەپێدرا و فیزیایی و فلتەرێشن. ئاوەکە لە ستانداردێکی بەکارنەهاتوو نەشیاو بۆ خواردنەوە ئەگۆڕێت بۆ بەرزترین ئاستی شیا و باشترین جۆری ستاندارد بەپێی پێوەرەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی. پرۆژە ئاوی هەڵەبجە سیروان سەی سایق لە 4 ویزگە پێکدێت. ئەمەی تایە وەستای نوێزگەی یەکەمەکە پێوترێ وەرگرەکان. لێرە 3 وەرگرمانەیە. تەمەنە وەرگرانە لەسەر بنەمای ئەو بەرز و نزمیەی کە لە ڕووباری سیروانەوە ڕێواری سیروانە دروست دەبێت. وەرگری یەکەم نزمە وەرگرە ئەلێرا ویرێک هەیە ڕووبارەکەیت ئەلێرەوە ئاوەکە لە ڕێگای بۆریەکی دیکتایاڵەوە بە تونێلێکا تێپەڕێ چێتە ویزگەیەکی کەمان کە ویزگەی یەک ناسراوە بە شەفت ناسراوە. ئەگەر سەیریکەین هەریەکەوە بە پێی لیڤڵێک بەرزە وەرگرمان کاتێ لیڤڵ لە 472 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرز بێ ئیشی خۆیەکات. ناوەندە وەرگرتمان لە 466.38ەوە ئیتر ئاو لەوە لە 472 کە دابەزی لە ناوەندە وەرگر ئاوەرەگیرێت. دوای ئەوە لە 466.38 دابەزێت نزمە وەرگرە. طبعاً ئایر ئەگەر ببینن ئایر ڕووباری سیروان شێوازەکە ئێستا شێوەی ڕووبارە لەو وەرزانەی کە داهاتی ئاوبۆی بارانبارینەوە هەروەها داهاتی ئاوی هاتوو لە سنوورەکانی ئێرانەوەکەیت سروشتەکەی لە ڕووبارەوە گۆڕێت بۆ دەریاچای ینی نزیکەی 20 بۆ 30 مەتر بەرز و نزمیە بێ. ئێمە استفادەمان لەوە وەرگرتووە چۆن ئەم ئاوە بەکاربێنین. ئەم سێ وەرگرە ئاوەبەن بە 2 بۆریە بۆریەکیان 1200 لێرەوەیە بە تونێلێکا تێپەڕێنین لێشۆ لە بەرزە وەرگران 900 بە پێی جۆری ئاوەکە ئاو وەرەگرین و ئیکەینە وێزگەی دووەمەوە. سەرڕای گرنگی پرۆژەکە لە ڕووی ئەوەی کە 3 وەرگری هەیە لە ئەنجامی نزمبوونەوەی ئاستی ئاو لە ڕووبارەکەیە هەروەها لە ئەنجامی کەمی بارانبارین بارستاییەکی زۆر لە قوڕ و لیتە و چە و لم کۆ بێتەوە. یەکێ لەوانە ئەم لمەیە چارەسەرکردنی ئەمە زۆر قورسە.
و لە ڕاستیژە بەوەی نەبوونی کولفەی تاوابوونی پرۆژەکەەوە یەکێک لە هەرە ڕێگە سەرکیەکان کە پێویستە وەکو ڕێگای چاکسازی بێ بۆ ئێمە بگەینە وەرگرەکان لەو وەرزانەی کە ئاوی تایە بارانی ژێ بتوانانی چاکسازی و پاکردنەوەی تیا بکەین نەمان بۆ. بەهۆی ڕژانی ڕاستەوخۆی ئاوەڕۆی شارەکان و پاڵاودگەکانی نەوت و کارگەکانی پیشەسازی ڕووبار و دەریاچەکان پیس دەبن کە سەرچاوەی دابینکردنی وەرگرە بۆ پرۆژەکانی ئاو. ئەمەش پرۆسەی پاکردنەوەی ئاو قورستر دەکات لە ڕووی کات و تێچووی مادی و توانای مرۆیی و بەفیڕۆدانی وزەوە. ساڵانە لە باشووری کوردستان 782 ملیۆن مەتر سێجا ئاوی خاوێن بەرهەم دەهێنرێت. خەرجی بەڕێوەبردننی سێکتەری ئاو ساڵانە لە نێوان 130 بۆ 140 ملیار دینارە. کە ئاو لە ڕووبارەکە لەوە سێوەرگرەکە وەرێگرین و بە پێی بەرزونزبی ئاو لە ڕووبارەکە ئیتر ئەگەر ڕووبار بێ شێوی دەریاچە لەو وەرگرانە وەریەکەی بە پێی لیڤڵێک ئاوەکە وەرەگرین لە ڕێگای دوو بۆریەوە ئاوەکە یەنین ئەیەنینە ئەم ویزگانە ئەمە ویزگەی پیەکی پێوتێ لەگەڵ پیت و ئەم دوو ویزگەیە تەنها ئیشان بەرزکردنەوەی ئای ڕووبارەکەی بۆ ویزگەیەکی سێم لە ڕێگای ئەم پامپانەوەیەکە ئێستا بینن. وێزگەی یەکەم لێرە وێ دوێڵێکی تایە باقوڵی 54 مەتر ئالێرەوە ئالێرە ئەم دوێڵە چواردەوری مزەخاتە لە جۆری درای سەمێرسەبڵ لەم جۆرە پەمپانەیە ئاوی پێ بەرزەکەینەوە لە ڕووبارەکەەوە. ئەگەر سەیری ئەمەکەن ئەم مەنزومەیە ئەم پێکاتەیە پێ و ترێ شەفت 54 مەتر قوڵە. ئێستا ئێمە قوڵی بنی بێدی ئەم وێتە 4 مەتر نزمترە لە ڕووبارەکە. شێوازی وەرگرتنەکەی بە شێوازی گرافتیە بەبێ هیچ بەکارێنانی هیچ وزەیەک ئاویەت لێرە کۆ بێتەوە وەکو تەنچێک وایە بەس لە قوڵایەکی زۆرە 54 مەتر لە ڕێگای مەجموعەیە پامپەوە بە 2500 مەتر مکعب 2500 مەتر سێجا لە کاتژمێرێکە ئاو وەرەگیرێت بەرزەکرێتەوە بۆ ویزگەی دووەم کە ئاو تەنیشتی ویزگەی یەکەمە لە کرێنتیەتی ئەمە جۆری پۆلەر کرێنە یەکێکە لە کرێنە گرنگەکان کە لە پرۆژەکانی کە نییە لێرە هەیە لە ڕێگای ئەم بەرزکەرە و دام ئەم مەسعەدەوە ئەچینە خوارەوە بۆ مۆزوعی چاکسازی بۆ 54 مەتر حسابی تەهویە کراوە بۆ سەلامەتی کارمەندەکانمان لەگەڵیشە پرۆتێکشنات هەیە بۆ حاڵەتی خوارەخواستە ناخوازا و لەبارەی سێفتیۆمانەوە ڕاستی سیستمی حریقی تایە سیستمی ئاگاداری تایە سیستمی پەیوەندی تایە لەگەڵیشە جۆری پامپەکان لە variable speed controlن VDVن بە پێی ئەو فلۆیە و ڕاپەتکردنەوەی بە وێزگەی دووەمەوە ئیشەکات واتە بە هیچ شێوەیەک ئۆتۆماتیکیان کۆنتترۆل کراوە سەر ڕێژ ڕوو نایە لە ویزگەکانە بە پێی ئەوە پاوەەر بەکارێنێ و ئاوێنێ کە بوونی ئاو لە حەوزی دووەمە بێت دیکەی غایلمە فلایگێتی سویدیە ئەم پەمپانەی ئێرە لە ڕێگای بوونی میمۆریەک لێرەوە هەموو ڕەوشی کاردی سعاتی ئیشپێکردنی پەمپەکە هەموو ئەو ڕەوشانەی بەسەر پەمپەکەیە دیاریەگرێ وەکوتم لە جۆری variable speed controlە احتیماد لەسەر ئاوەکات بۆ وێزگەی دووەم لە وێزگەی دووەم ئاو چەند بێ ئەم فریکوەنسیەکەیە گۆڕێ و پاوەر زیاد بکەمەکات بە پێ ئەو جۆرە ئاوە نێرێ و کۆنتترۆلی سەرڕێژ کراوە ئەگەر ئێستا سەرنجێبین لێرە ئێستا ئەمە پێمان نەڵێت ئاو لە وێ دوێڵەکەیە چەنە 4 مەتر و 47 سانتیم ئاوی تایە لەگەڵ یا ئێستا بە سورعی 1337 با بڵێن RPM پەمپەکانمان ئیژەکەن دوو پەمپ ئێستا لە ئیشایە چونکە تەنچی دووەم ئاوی زۆرە نایانێ بیکەن بەسێ توانای ئێرە 2500 مەتر ئاو لە کاتژمێرێکە بەرزەکاتەوە بۆ وێزگەی دووەم.
هەروەکو وتمان ویزگەی دووەمیش هاوشێوەی ویزگەی یەکەم کاری بەرزکردنەوەیە. ڕاستی لە ویزگەی دووەمە پێکاتەیەکی کە هەیە کە پێوتێ سێر سیستم ئەمە بۆ زاڵبوونە بەسەر چەکوشی ئاوە ئاکە هات و پامپەکان کوژانەوە لە هەج بارێکە بۆ وەکو بڕانی کارەبا یابارێکی نەخوازراو لە ڕووی هایدرۆلیچیەوە سەدمەیەک بربەستێکی هایدرۆلیکی دروستە پێوترێت چەکوشی ئاو بۆی زاڵبین بەسەر چەکوشی ئاوە لە ڕێگای ئەو مەنزومەیەوە کە پێوتێ سێر سیستم ئێمە زاڵەبین بەسەر چەکوشی ئاوە و زەرەر و زیان نایرێ لە پەمپ و پێکاتە و ویزگەکە. ویزگەی سێمی پرۆژەکەمانە پێوتێ گرید ڕیموڤەر چەمبەر لەم ویزگەیە دوو کار لە خۆگرێ یەکەم کاریان بریتە لە نیشتنی سەرەتایی. نیشتنی سەرەتایی واتە ئاو کە لە وەرگرەکانەوە هاوت لە ڕێگای دوو ویزگەکەەوە بەرز کرایەوە ئاکرێتە چوار حەوزی درێژ بە پانی 3 مەتر و درێژی 11 مەتر بە قوڵی 6 مەتر. ئەم حەوزە ئیشی چییە؟ ئەو ئاوەی کە وەرگیرە لە هەردوو ویزگەکە و بەرز کرایەوە لێرەوە بۆی جۆرێک لە خاوبوونەوەی تیاڕووبە سورعی کەم بێتەوە و ئەو مەسافەیە ببڕێت لەو مەسافەیەکەی بڕێ و 11 مەترە هەچی ئەو مادە نیشتوانەی قورسانەی لە ناو ئاوەکە هەیە وەکو لم و چە و هەچ پێکاتەیەکی کە لە ئەنجامی داڕوخانی با بڵێن خاک یا لە ئەنجامی بارانباری یا شتێ ڕوویات لێرە ئەنیشتنێکی بۆ ئەکرێت ئەو ئاوەی کە سەر ئەمێنێتەوە سووکەکە سەرەکەوێت و ئەچێتە حەوزێکیکەوە کە پێوتێ حەوزی تەڕ. ئەلێرە ئەوەی کە ئەنیشێ پاشماوە نیشتووەکان لە ڕێگای ئەو دوو بورجەوە پاڵی پێوەرێ ئەم بورجانە لە خوارەوە حەوزەکە شێوی حرفی V وەرگرتووە لە ڕێ ئەم بورجانەوە ماسی حەیە ڕەبەڵێکی پێوەیە پاڵ بە نیشتنەکەەوە نێو ئەیەنێت لێرە و لێرەوە کرێتە دەرەوە. لێرە هۆڵی پەمپەکانە لێرە ئیشی ئەم هۆڵە بریتە لە بەرزکردنەوەی ئەو ئاوەی کە لە ویزگەی سێماوە چووکەکەی وەرگیراوە لێرەوە بەرزەکرێتەوە بۆ ویزگەی چوارەم بۆ چارەسەر و پاکردنەوە و پاکشکردنەوەی ئاوەکە. ئەمە لێرە ماتۆڕەکانە ئەم ماتۆڕانە لە جۆری 3 لە 3 کیلۆڤۆڵتن هۆندایە ماتۆڕێکە تا ئێستا زۆر بە باشی هاتووە لە ڕووی پێکاتەوە ئێستا نەخوارەوە بۆ ژووری پەمپەکان لە خوارەوەیە. وێستگەی نیشتنی سەرەتایی یان حەوزی لابردنی نیشتنی لە 4 حەوز پێکاتوە بە درێژی 11 مەتر و پانی 3 مەتر و بە قۆڵایی 8 مەتر لە ڕێگەی جوڵەی دوو بورجەوە کە هەڵگری لاستیکە و لە شێوەی ماسی حەدایە پاڵ بە خەڵتە و لم و قوڕی ئاوەکەوە دەنێت و لە حەوزەکە دەیکاتە دەرەوە. دواتر ئاوەکە لە ڕێگەی بۆری جۆری دکتایڵ بە تیرەی 700 ملیم و بە درێژایی 3000 مەتر ئاو دەنێرێت بۆ وێزگەی چوارەم. سەرەتای ویزگەی چوارەم دەست پێکات ئاوی هاتوو لە ویزگەی سیەمەوە یەتە فلاژ میکسەرەوە حەوزی فلاژ میکسەر لە ڕێگای بۆرەیەکی حوسەیەوە یەتە حەوزی فلاژ میکسەر
حوزی فلاش میکسەر یەکێکە لەو حوزانەی کە هەچی ئەو پێکاتە چیمیاییە فیزیایی ئەو پێکاتە چیمیایانەی کە بەکاری هێنین بۆ پاکردنەوەی ئاوەکە و دوای پاکردنەوە تا پاکشکردنەوەی ئاوەکە ئەلێرەوە دەست پێکات. ئێستا لە ڕێگای ئەم فلۆمیتەرەوە ئەزانین لەوەتەی پرۆژەکەمان بەگەر خراوە کەوتۆتە کار بزانین چەند ئاوی بەرهەم هێناوە ئاوی هاتووی بۆ هاتوو ئاوی ڕۆ با بڵێن ئاوە خامەکە لە ڕێگای فلۆمیتەرەوە لە ڕێم شاشەوە زانین وە لەو ئەمانە هەمووی لە مووقعی هەن بەس هەمووی چنەوە ژووری سکادا لە سکادا بە تەفسیلی پێماناڵێن. ئێستا لەم ڕۆیە کە 69 ملیۆن مەتر مکعب و 926,622 مەتر مکعبی ئاوی خام هاتۆتە ناو فلاش میکسەرەوە و ئێستا لەم کاتایە چەند ئاویەت 1073 مەتر مکعب ئاو هاتووە بۆ فلاش میکسەر. ئێستا ئاوی هاتوو لە ویزگەی سێەوە کە هاتوۆتە ویزگەی 4 ئەچێتە فلاش میکسەرەوە ئێستا بەرەو فلاش میکسەرە ڕێ. ئێستا ئەمە لەسەر حوزی فلاش میکسەرین ویزگەل لە ویزگەی چواری ویزگەی چوار لە بەش 4 بەش پێک دێ بەشی یەکەمیان فلاش میکسەرە کاری فلاش میکسەر چییە؟ ئاوی هاتوو لە سەرەتایە وتمان لە ڕووی فیزیاییەوە مەجموعە نیشتنی قورس هەبوو لامان برد ئێستا یینە ئێرە لە ئەنجامی ئەو ئاوە کە هاتۆ بۆ ئێرە مەجموعەیە کۆمەڵێک زۆر لە مادەی با بڵێن پێویستە لا ببرێ لە ئاوەکەیە لێرایکەین بۆی هاوکاری مەجموعەیە مادەی کیمیایی وەکو شەب لەگەڵ پۆلیمەر بەکارهێنین هایدرۆکسیدی ئەلەمنیۆم بەکارهێنین لێرە لەگەڵیشە پۆلیمەر بەکارهێنین واتە ئیشی فلاش میکسەر زیادکردنی چەند مادەیەکی کیمیاییە بەپێ ئەو دۆسانی کە لە مختبەر بۆمان باسەکەن و چۆن نینەکرێ لێرە ئەو کارە ئەکرێ. ئێستا بەرەو باشی دووەمە ڕێ باشی دووەمی ویزگەی 4. ئێستا لە بەشی دووەمی ویزگەی 4ین ویزگەی 4 بریتیە لە کلاریفایەرەکان کە لە ئەنجامی ئەو مادە کیمیایانەی لە فلاش میکسەرەوە خراوەتە ئاوەکەوە کە بریتیە لە ئەلومینیۆم سلفەیت واتە شەب لەگەڵ پۆلیمەر تەمەەن هەریەکە لە کاتی شوێن و کاتی بەکارهێنانیەکەی بڕەکەی دیاریەکرێ لە ڕێی مختبەرەوە یەتە بە شێوەی گرافتی لە فلاش میکسەرەوە یەتە ئەم حوزە ئەلێرە مەوزوعی کڵۆبوونی ئاو لەگەڵ نیشتنی کڵۆبوونی مادە سووکەکانی ناو ئاو لەگەڵ ئەو مادانەی کە ناگیرێن بە ئەلومینیۆم سلفەیت بە پۆلیمەرە گیرێن لێرە عملیەکە دروست سەکرێوێتەوە ئێرە کلاریفایەرەکانمان دایمێتەری 38 مەترە قوترەکەی عمقی 8 مەترە ئاوەکە لە ماوەی 4 سعات بۆ 5 سعات ئامێنێتەوە تا هەموو ئەو مادە قورسانانیشەوە ئەچێتە بەشی خوارەوە بۆ بەشی سڵە جەڕوە ئاو پاکەکە ئاماداکرێ بۆ بەشی سێم کە بریتیە لە بەشی فلتەرێشن پاڵاوتن. ئێستا لە بەشی سێمی ویزگەی 4ین کە بریتیە لە عمل پرۆسی فلتەرێشنی تیابێ پێگاتووە لە 12 خانە ئەم خانانە هەریەکە و بارستاییەک لە ئاوی تێچێت ئەم پێکاتی ئەم خانانەی فلتەر لە چەند پێکاتەیەک پێگاتوێت ئاوی هاتوو لەوانی کە ئاماژەمان پێگرت لەو بەشانی کە یەتە ئێرە عملەیەکی نیشتن بە هێواشی ئەنیشێنرێت ئەو تەبەقانە ئابڕێت
لە ئەنجامی ئەو بڕینی ئەو ئاوە لە بەسان فلتەر و ئەنتراسایی دەکایەت هەچی مادەیەشی کە نەگیرابێ و نەکرابێ و قورس نەکرابێ و لێ نەکرابێتەوە لە ئاوەکە لە فلتەرە ڕوایەت ئاوێکی فلتەرکرایی پاڵاوتەی تەواو ئاچێتە خوارەوە بەشی خوارەوەی فلتەرەکان و ئەنێرێت بۆ حەوزی چوارەم کە حەوزی بەشی چوارەم کە حەوزی کۆکەرەوەیە تا ئەگەین ئەو وینەی کە فلتەرەکانمان تەواو پاک بۆتەوە چونکە هەموو فلتەرێک کە پیس بوو لە ئەنجامی ئەو مادانە نیشتنی ئاو تیا ڕوونایەت لێەوە بەم پەمپانە لە ماوەی 12 دەقەیەشتن بە فلتەرەکانەکەین و پاشەکەینەوە سەر لە نوێ ئاوە نێرینەوە چۆن پرۆسەکە ئاکرێت دەرگای ئاوی هاتوو داخرێت ئاوی باگۆش لە تەنکی باگۆشەوە بە پمپ ئاوە نێرێتە سەرینە لە ژێرەوە بە عەکسی ئاوی لێرێتەوە هەچی مادەی قورسە ئەوەی کە فلتەرەکانی گرتوون بەرزیەکەینەوە ئێخێنە بەشی سڵەجەوە لێرەوە چێتەوە خوارێ و چێتەوە دەرچەیەک و ئەنێرێتە دەرەوە ئاوی پاکیش دەخرێتە بەشی چوارەم کە بریتە لە تەنکی کۆکەرەوەکان دوایەم بەشە چینەوە بەشی چوارەم. ئێستاژە چینە بەشی خوارەوەی فلتەر لە فلتەر لە بەشی خوارەوە ئاوی دڵۆپاویەتە خوارەوە لێرەوە بێتە حەوزی پاکردن حەوزی ناردن بۆ بەرزترین نقطەی هەڵەبجە لێرەوە چینە بەشی خوارەوەی فلتەر. ئێستا لە بەشی خوارەوەی فلتەرین هاتوین بۆ دڵنیابوون لە ئەنجامی پاڵاوتنی ئاو لە ڕێگای فلتەرەوە کۆی هەموو ئەو مادە نیشتنانەی کە لە پرۆژەکە لە ئاوەخامەکە بوو وەکو لە ویزگەی یەکەوە هاتوین لە عملەی بە عملەی پاڵاوتن و ئیزافەکردنی چەند مادەیەکی کیمیایی ئێمڕۆ تێرپتی 271 بووە 271 ئێستا ئەگەر سەیریکەی لەم تەرمیتەرەیە ئەوە ڕێژەی ئەوە بریتە لە لێڵی ئاوی بەرهەم هاتوو کە پۆین O37 دوای ئەمە مۆزوعی پاکشکردنەوە لە ڕێی کلۆرەوە بێت دوای ئەکرێتە حەوزی و لێرەوە بە پەمبە نێرێ و بەرزەکرێتەوە بۆ بەرزترین نقطە و لێەوە بە گرافتی بۆ هەڵەبجە و سیروان و سەیساقە لێرێت. ئێستا لە ویزگەی چوارین بەشی چواری ویزگەی چوار کە ئاوی پاڵاوتوو لە فلتەرەکانەوە هاتووە دوو عملیی تیاگرێت چیان پاکشکردنەوە بە کلۆر لەگەڵیشا بەرزکردنەوە بۆ بەرزترین نقطەی کە بتوانێت مسەیتر بێ بۆ بەسەر ئەو تەنکی کۆکەرەوەکانی پارێزیای هەڵەبجە و ناحەی سیروان و قەزای سەیسایەقی تر لێەوە دابەشەکرێ بەسەر هاوڵاتیانە لێرەوە سیستمی کلۆر کە پریتە لە تاقیکردنەوە بەرەو سیستمی کلۆرە ڕۆین ئەمە کلۆر لێرە کۆنتترۆلکردنی کلۆر بەوەی مەجموعەیە جیزەوەیە. ئێستا لە سیستمی کلۆریشنین لە سیستمی کلۆریشن تاقیمکردنی ئاوی بەرهەم هاتووە و ئاوەی کە پاڵاوتمان لێرە بە ئەوەی گازی کلۆرەوە بە پێی ڕێژەی دیاریکرایی ڕێپێدراو تاقیبی ئاوەکە ئەکرێت بۆ کوشتنی هەچ بەکتریا ڤایرۆسێ هەچ میکرۆبێکە لە ئاوەکە لە فلتەرا تێپەڕی بێت لێرە بەهۆی پاکردنەوەی گازی کلۆرەوە تاقیمەکرێ و ئاوێکی پاکی پاکشکراو لە ڕووی جۆرەوە پێشکەش بە هاوڵاتیان ئەکرێت.
ئەم بەشە لێرە بەشی CCR سنترال کۆنترۆل ڕوومە ئیشی ئەم بەشە چی ئەم بەشە لێرە ئەتوانی تەحکوم بە هەموو جیازەکان بکەیت کە لە لۆکاڵە لە مۆقعە هەیە کۆنتترۆلی کوالیتی ئاو لێرەوە بەسەر هەموو پرۆژەکەیە یعنی مووقع ئەتوانی کۆنتترۆلی کوالیتی ئاو بکەیت و ئەتوانی لێرە تەحکوم بە هەموو جیازێک وە چاودێریکردنی چڕی هەموو جیازێک وە بۆ نمونەوەکو ئاستی ئاو لیڤڵەکان بڕی ئاو چەندێکە ڕوات بڕی ئەو ماوادی کیمانی کە بەکارێنی لێرە چاودێریەکرێ و تەحکومی پێوەکرێت و ئیشی پێکرێت و ئەوژێتەوە ینی لێرە ئاگداری هەموو شتێکی چی ڕوەدا لەناو پرۆژەکەیە لە هەر جیازێکی میکانی کارەوای بچووکەوە هەتا گەورە. ئێمە ئەو وەکو پرۆژەیە وەکو تاقیگە لە پرۆژەی ئاوی هەڵەبجە بە بەردەوامی ڕۆژانە لە 4 کاتی جیاوازە ینی لە ڕۆژە لە 4 کاتی جیاوازە ئاوەرەگرین سعات 8 11 2 سعات 5 ئەمە بە ڕۆژ بە شەویشە لە 4 کاتی جیاوازی دیکە ئاوەرەگرین بۆ 4 شوێنی جیاواز لە ئەو ئاوەی کە ئێمە لامانە یەکەمیان کە ئاوی ڕووبارەکەی وێستگەی یەکەمە ئاوی ڕووبارەکەی ڕاستەوخۆ وێستگەی دووەم ئاوی کلێریفایرەکانە وێستگەی سێەم ئاوی باکۆشە پێشەوەی کەوا بڕات بۆ ئەو ئاوی کە پاکەی ڕوا بۆ ناوشار وێستگەی چوارەم ئاوی پاک و تەعقیم کراوە ئەم ئاوەیەکەوە ڕاستەوخۆ ئامادە کراوە بۆ دانیشتوانی شار و زۆر شیاوە بۆ خواردنەوە ئێمە وەکو خۆمان بۆتمان پسپۆرەکەمان دوو پسپۆڕیە پسپۆڕی کیمیایی لەگەڵ بایۆلۆجیەکە کیمیایەکە ئێمە ڕاستین بەوای ڕۆژانە فەحسی تایبەتمان هەیە بۆ نمونە فەحسی تێربدتی ئاوەکەیە کۆندەکتیڤیتیە PHە تێمپریچەرە لەگەڵ TDSە ئەم چوار فەحسە ئەکەین بۆ هەر ئاوێک ڕۆژانە لە 4 کاتی جیاواز بۆ 4 شوێنی جیاواز تقریبان ئەکاتە بۆ هەر کاتێکی کاتە 16 فەحس ئەمە فەحسی ڕۆژانەیە فەحسی کەمانەیە فەحسی ماڭانەیە و هەر کیمیاییە ئەم فەحسەیان بڕێکی زۆر فەحسەگرێتەوە بۆ فەحسی ئەلەمنیۆمە سەلفایدە نیتراتە نیتریتە ئاسنە کۆباڵتە مسە تەواوی ئەو ماوەدە کیمیانەیە کە پێویستە ئێمە ڕەچاوی بکەین و کە پێویست ناکات کاتێک کە لە ڕێژەی لە ستانداردی عالەمی کە تێپەڕێنرێت یا کەمترە ئێمە چاودێری ئەو ئەکەین بۆ ئەوەی ئاوێکی شیا و پاک و خاوێن بدەین بە هاونیشتمانە لە شار و لە شاری هەڵەبجە و سیروان و سەیسانە. ئێستا لە کۆتا وێزگاین کە وێزگەی 4 بوو کە هەموو کارە پاکردنەوە پاکشکردنەوەکانی ئاو کرا ئێستا ئاوێکی بەرهەماتووی پاک بە پێی ستاندەری WHO ئامادەکراوە بۆ ناردنی لێرەوە لە وێزگەی 4 نێرێت بۆ بەرزترین نقطەی کە شاخ ملەیەکە ملەی مزیاری پێڵێن تامان بەرزی ئەو جیاوازیە لە 500 لە 458ەوە بۆ 912 لێەوە ئاوە نێرێت بۆ دوو تەنکی کۆکەرەوە لە هەڵەبجە کە لای ئێمە بە ئەندیارڕێک و ئەندیاردوو ناسراوە ئەندیارڕێک 15,000 ئەندیاردوو 5,000 لە ڕێگاش فەرعیشکەی لێ بێتەوە خەتێکی پیانسایی لێ بێتەوە بە تیرەی 500 ملیم ئاچێ بەرەو سیروان و سەیچایەق لێشەوە خرێتەوە تەنچیەک لە سەیچایەق کە بە NDRC مەشهورە 15,000 متر مکعبە ئەویش لێوە کۆکرێتەوە دابەشیات کۆی پرۆسەکە لێرا کۆتاییەت ئەچێتە ئەو بەرزترین نقطە و لێەوە ئیتر بۆ هاوڵاتیان دابەشکرێت. لە پرۆژەکەدا 57 کارمەند بە شێوەی ڕۆژانە و ئێشگری کار دەکەن لە قۆناغی یەکەمدا توانای پرۆژەکە بۆ بەرهەمهێنانی ئاو 50,000 متر سێجایە لە ڕۆژێکدا
لە کاتژمێرێکیشدا 1800 متر سێجا ئاو بۆ هەڵەبجە و 3000 متر سێجا بۆ سەی سادق و 250 متر سێجا بۆ ناحەی سیروان دەنێرێت. ئەم ڕێژێش بەپێی پێداویستی ڕۆژ دەگۆڕێت. پارێزگای هەڵەبجە سەندەری پارێزگای هەڵەبجە ڕۆژانە بۆ ئەوەی بتوانین هەموو ڕۆژێ ئاو دابین بکەین بۆ هاوڵاتی پێویستی بە 40,000 متر سێجا ئاو هەیە. ئێمە لە ئێستادا بەس لە پرۆژەی ئاوی هەڵەبجە سیروان سەی سادقەوە 50,000 متر مکعب و لە ئاوی ئەحمەداوە هەڵەبجە 6,700 متر مکعب و لە بیرەکانەوە 2,000 متر مکعب لانی ئەگەر بە گوێرەی ستاندەرات کە هەر 200 لیتر بۆ هاوڵاتیەکە بۆ حسابە دیاری بکەیت ئێمە دوو بەرامبەرەوە ئاو دابینەکەین بۆ هاوڵاتیان 5-6 گەڕێکی کەزیایی کردو هەڵەبجە. ئەو گەڕەکانە پێشتر لە ماسرپلانەکان نەبوون ئێستا زیاو بوون ئەم ئاویان پێناگا لەبەرەوە تۆ بتەوێ ئەم ئاوەی کە ئێساتە لە ڕووباری سیروان و بۆ هەڵەبجێت بیگەینی بەوان پێویست ئەکا ئیکستێنشنی بۆ بکەیت و ئیزافی بۆ بکەیت هەنا بە دڵنیاییەوە لە داهاتوە گرفت دروستە بێت بۆ لیترێک ئاو کە بەڕێوەبەرەتەکانی ئاو دابینیەکەن بۆ هاوڵاتی 400 دینار لەسەر حکومە دەکەن. پەیامی ئێمە ئەوەیە ئەم ئەوەی کە ئەگا بەدەستی هاوڵاتی بە چەند مەرحەلەیە کاتیە پەڕێ خەڵکێکی زۆر لە ستافی ئەندازیار لە کارمەند لە هەموو بەشەکان پێوەمانەوە بن تاگاتە دەستی هاوڵاتی پارێکی زۆریشی تێجێ. هاوڵاتیەکە و بە فێڕۆدا کێشە و گرفت بۆ هاوڵاتێکی کە دروستەکە. ئێمە داواکاریمان لە هاوڵاتیان ئەوەیە بەبی پێویست بەکاری بێنن لەبەرەوەی خۆیان سوودی لێوەربگرن و ئاو بە فێڕۆ نەچێت. تێچووی هەر لترێک ئاو لەسەر حکوومەت 410 دیناری عراقیە. ئەو ئاوە پاکەشی دەگاتە سوودمەندانی پرۆژەکە بۆ هەر تاکێک نزیکەی 800 لتر ئاوە کە ئەمە چوار هێندەی ئاستی ستانداردی جیهانیە و مانای زۆر بەکارهێنان و بە فیڕۆدانی ئاو وزەیە لەلایەن هاوڵاتیانەوە. بۆیە پێویستە کار بکرێت بۆ پاراستنی ئاوی پاکی تۆڕی گشتی ماڵان لە ڕێگەی دانانی تەوافە بۆ تەنکی ئاوەکان، چاودێریکردن و سزادانی ئەو کەسانەی ئاو بە فیڕۆ دەدەن، چاکسازی بەردەوام لە بۆریەکانی تۆڕی گشتی ئاو، دەرکردنی یاسای پاراستنی ئاو، پرۆسەی پاکردنەوەی ئاو چەندین پرۆسەی ورد و ئاڵۆزە کە کات و توانای گەورەی مادی و مرۆیی پێویستە. ئاویش سامانێکی گەورەی نیشتیمانیە، پاراستنی لە پیسبوون و بە فیڕۆنەدانی ئەرکی نیشتیمانی تاک و حکوومەتە.